li hin serçawên dîrokî da hatiye nivêsan ku riho rîşalkên gundê Hawdiyan lêgvedanên cuda cuda bû navê evî gundî ethêt kirin. Gundê Hawdiyan li ser nexşeya Iraqê hatiye nexişkirin. Hawdiyan li sinûrê îdareya serbixuya Sûran e. Gundek pêşçav e ji ber hindsedemên serekî li navçeyek stratîjiye edbiyavê keş û hewa û siruşt û av û hewayek paqij da. Ku ev navçeyet kevin da cihek stratîjiye bû mijara pêkvejiyanê navbera ayîn û neteweyên cuda da. Etniha jî da Musilman û Mesîhî û beşek li xuşk û birayên Êzidî ev hefrat jîn. Musilmanan zeviyên xwe bexşîne bû durustkirina kenîsê û herwesa Mesîhiyan jî parçe zeviyên xwe bexşîne bû durustkirina mizgeftê. Ev gunde landika şoruşên Kurdî bûye. Lewra li sala 1943 hatiye şewtandin. Li salanên 1963 û 1974 carek din rastî kavilkariyê hatiye li ser destê neyarên gelê Kurd. Temaşevanên hêja ev demê hewa baş. Ev ro bername pêkvejiyan et nava gundê Hawdiyan da ye. Gundê Hawdiyan ev siruştê xwe gelek ciwan e. Ev siruşte jî reng vedayet nava civakî da. Ku li vê re Musilman û Mesîhî ev hefrat jîn weko xuşk û bira. Tenanet malên wan tanişt hevdûne kesek jî hespê naketin kîjan Musilman e kîjan Mesîhî ye. Ev jî nimûzecekê dîtirê pêkvejiyanê ye el Herêma Kurdistanê. Bifermûn da pêkvebîner bîn bizanîn keşê pêkvejiyanê nava evî gundeyî da çawa ye. Mamosta Xalid ziyatır 40 sal e li evî gundeyî dijît û Mesîhî û Êzidî jî cîranên wî ne. Belê dema gotarên xwe pêşkêş diket weke melayek li ser mînberê, gelek hest û sûzên ayînzayên dîtir berçav werdgirît. من 45 سال تقريبا العجم لو ما وي كوا 45 سال حتى إستا ولو تقاعديش بما خانه نشين بما خد بيددم وكو خو بخش خد بكانم حمي تركيز سبرياتي وتباعي وبيكوجيان جا تشخ قندك خو بخوي تشخ قن مسلمان دقا مسيحي ونمونا شم هنا خد بكانم همو موجود وجمارة شان لسرة أوليك بولمونا نمونا شجر بوا لهو ليرة دهات مويك كناي لازر بو كوستري هبو زماني حكمتي بعص لهو ليرة دقوي هات مو طبعا سياري وان عشتونا فلان بزادي خواري او احتراما لو يكملا يقول ديما امني هنا منا لفرد الشيدانا بسبارش لو نقرتم مسيح اي او تشون بو كاتي لرمضان جنابتان شونا مالي مسيحيه كتشادانا بو سماور دانا بو بلام لو كاتك وروش نويندر همويان سماورشتي خوان هلقر هو ريسبي وانا ريحانه بو بالي ريحانه هيك بو لواني كوا لتركي وقت خوي هاتينا عراق در بدر كلاينا انسان خوش كود چونکه پیاوشی بناو و پیاوشی دیار بو ریسپی مسیحی کان بو بالي اماش بو رمضان بگوتن بابچین سردانی بکینو احوالی پرسید جماعت گوندی چوین وشی چوین رمضان بو ما بروجینا لزارشی درشی اسمع بسینا جوره گوتن راوستن لين حتى تاخمي چای هلگری سماوار و استکان و چای دانه همو بزرگ کرده بالي نوچونی او كات هستان چون بو ما مستاكا كاتي بيني كسكي مسيحي او اندا بالرز وتقدير برانبر هند مسلمان كدين لايانو او همش تلا دبن هستان چون بو هستان زور هستان او بو كوانا يعني ديار برايتي مسلمان ياندك خود وزوشتي في جرينجا جنابت باسيشتكي تريشت كرت قوتي يك لجاركان كسكي مسيحي ورا نو مالي ايما بو اوي بركت لمال ايماش درس ببيتن اري والله لا بنيامين بو بنيامين امس ملا قولي داتي برم بيلي مني قلت قلت ما مستحزة كان بيه مالين قلت ملو قلت والله تو ملاي عيني ملاي شديني اقب بيه بس بيه من الدبي جوري
وا دەزانە هەموو بەرەکەت دێتە ناو ماڵێن. کاک عزت ئێزدیێ شنگاڵە ئەو دەما کارەسات دروست بووی لە ساڵا 2014 لە سەردەستێ داعش وی دەمی قادربەک برا گەورێ گوندێ هاودیان پەیوەندیە شوان ڕاتکەت و دبێژە وەرنە دەفمە لەوی دەمی و هەتا نەهۆشی خوشک و براین ئێزدی لە ئەوێ دەڤەرێ ژیانێ گوزەرد کە. تو وەکو کەسێک ئێزدی خەڵکی شنگاڵی قسەتە هاتنۆتە چاو بوو وەختێک هاتنە گوندی هاودیان. قسەتا هاتنامە ئەمەش بەروان داعشە هاتن بەێ ل 2014 سێ هەشتم هاتن بەێ پێشی ئەم بێنە هاودیانێ قادربەک تەلەفۆن کرد خودی بڕەحەمینێ مازنێوی گوندەی مازنێوی گوندی بوو بەێ وتە نەچین چ جیاوەرە مەخانی هەنا ئاخرنگ و چاوە نیاسی ناوبەرۆی و دودا وڵا پێشیوان داعشامە شۆ لە بێدرێت کرد مەقسەد مەخانیوان لەبڵ کرێ خسمیوان بە لەبڵ کرد ناسیار زۆر بوون بەێ ئەم هاتن وڵا تقریبا 20 ئایلەگاژی هاتن بەێ بجەخانی لۆمە هەمیا پەیداگرن چێت خسمێوی چێت زاروی چێت ناسیارێوی یعنی ئەو وەختەوە ئەف کاری سەبسەرێ هەوە هاتی کە کارسەدەکان نەخۆش بوو هەموو گەلێ کورد بێ چەندێ عاجز بوو توی دەمیدا چه هەستێک بوون و دروست بوو وەختی کەسێکی وەکو جەنابی قادربەگی تەلەفۆن هەوا کردی وەرنەڤێرە ئەم دێنگ و هەم بێسکەین چه هەستێک بوو شتێکی گەلەکی مەزن بوو پێچادەمە شتێکی گەلەکی مەزن بوو ئەلوی دروفێ زەحمەت دەلوی دروفێ دەنگدا قادربەک تەلەفۆن کرد بۆتی وەرە نەچن جیا مەخانی هەنە و خانی لۆما پەیداکردن بەێ ینی گەلێک جۆر ئاخفتنێک تێتە بە حەسکردن کە بێژن داعش مسلمان بوون و ئەوە بسەرێ هەنگو ئینا بەس وەختێنگ بینن کە ئیسلامە درست ئان مسلمانی ڕاستەقینە بێت جوانت ئیسلامی دیگەهیتن ئەو هەوت کەتە خدان توی دەمیدا نەزڕهنگو چاوە تێتە گۆڕین سەبارەت بێت چەندێ زانی ئەو داعش نا ئیسلامە ئەف ئیسلامە ئەوژی ئیسلام و هاتنە نێف ئیسلامی قدرێ مەگرتن بەلکی تەدید الغێرجی هەتاب جامعاژی ڤالاگرن بەێ مەدرسە ڤالاگرن ڕاستە وی سەردەمی هەل 2014 و حتا وی گۆفکێ هەنگ vêre jîn rewşa pêkvejiyanê çawa bînin vêre ya baş e çi mişkile nîne ayrı wala vêca bu 8 sal derbas bûn belê ama çi mişkile nîne et mavê van hesalana da çend hevalînî biraderînî defa durust bû gel xelkê dîtir ez bêjim qendî hevalê me şingalê vêderê ziyadirin alvir ziyadirin belê avêce çiş hikûmeta vêderê çiş eşaîrê vêderê em biçin kî derê jî em her têne hewdiyanê belê ayrı wala nihan biçin şingalê jî belkî ji di sê manga em careke serdana mala Qadirbek bikin ayrı wala vî vî vê malê Misada me gelekî kira belê û heta niha jî xwe ji me dûr nekirin ayrı wala gundekî baş ew xelkekî baş tê de wê ihtiram tê de لێرا بۆ غەریب حەساب ناکەن چکۆ مەغبەرێت ئێزدیای لێرەی هەین گەلی عەلی بەگم ناوێ ئێزدیایە لێرە عالەم خەڵکی ئێرە باشە ڕێزی لەمەدگری ئەم ڕێزی لێتگرین لێرەم خۆ غەریب حەساب ناکەن باشە پێک بە ژیانە باشە گەلەکی پێش ئێستا جووی لێبووینە دوای لە دوو جوویەکان برا مەسیحیەکان هاتی لێرە پاشان لە 2004 لە شەڕی داعش ئێزیەکان هاتی لێرە ئەمە لە ڕاستە لە باو باپیرامەوە لە سالی ماغێ باپیریمەوە لە قادربەجی بامەوە تاکو ئێستاشتا ئەمە خزمەتکاری هەموو ئەدیانێک بووین هەموو خەرکێک بووین هەر کەسێک ڕووی لەو گوندەی کردبی ئەمە خۆمان بێ خزمەتکاری هەموو خەرکێک بووە. کاتێک نەبووە کە مەسەن کێشیان لەسەر جیاوازی ئاینی جیاوازی زمان ئەوە بۆ دروست ببیت ناخر ئەوە نەبووە کاتی ئاینی پەروەردەی ئیسلامی خۆمان ئەوان ئازاد بووینەکە لە ژوورێ بن یاخۆت بابرێم خوشی خۆیان وەربگرن بێنە دەرەوە ئەوە نەبووە برێ بسەپیندرێ بە سەریان کە دەبی دابنیشن یان بابرێم پێ نمایش تایبەتیان لۆ دیاری بکرێت. ئێمە وەکو مەسیحی و برا مسلمانەکانی گوندی هاودیان پێکەوە دەژین چەند ساڵە لە موناسەبات و لاستان و دانیشتن تا ئەو کاتی گەشتە و حەدەی بە مام و خاڵ و خوارزاتی بانجێک دەکەن
سەردان و سەفەر بە هەموو پێکەوە تا ئێستا هیچ کێشەشمان نەبای ڕۆنەدا تەقریبا زۆربەی کات لەگە برا مسلمانەکانی ئاین لە سەفەرە و لە جێ هیچ فەرقی پێ ناکەین ناوان نامە بەحسی ئایناتین لە بینە بۆیم سەفەرەکەی دەکەین و هیچ بەحسی ئاین و مناخرە شتە تێدا نیە بەشکو برا پێکەوە سەفەر دەکەین. پێکەوە ژیان لە گوندی هاودیان کە مەسیحی و مسلمان پێکەوە دەژین ئەوە چەند ساڵێکە دەگەڕێتەوە بۆ باپیر و بابمان کە پێکەوە ژیانە و هیچ کێشەیەک تا ئێستا ڕوونەدایە لە بینیان و ئەو کەنیسەیە لەو لای مزگەوتە یعنی ئەوان دێن بۆ جژنە لەگەڵمانە ئەمەش لەگەڵ وانی هەروەها و لۆ ناخۆشی تازیەک شتێک بی ئەمەش وەکو مەسیحی ئاشووری خۆ بە خەڵکی ئێرە دەزانین یعنی هەست ناکەین کە ئەمە هەر حەز ناکەم بێن بڵێن کە کەمینەنە. وعليكم السلام ورحمة الله. دەما پێکڤەژیان و ڕێزگرتن لە بووچوونên جودا و ئاین و نەتەوەین جودا هەبوون هەبوو وی دەمی متمانە و ڤیان jî dê durist bît etnavbera wan da bi hefra dê bîner bîn dakû bizanîn serhatiya kesek musilman û kesek mesîhî çawa bû. طبعا بەسەرتا تەجد لو بجرم و لە دەربارەی متمانە لە بینی مەسیحیا و مسلمانە ناوان نابێن لەبەرەوەی چونکەبی تەبرینە کوڵانەوە و لەوانەیە هەموو هەندێک کەستێ بگەن بزان چێ هەرچی منتیقیمەیە و بەسەراتە کە حەقیقی و لە مێژش نییە لەوانەیە 40-50 ساڵێک کابراەک لە شێشەشی کۆمەڵایەتی ناتوانێت بەگەری علی بەگدا بڕۆ لەبەرەوەی لەوانەیە ناحەزێ و لەوێ کەمین لۆدانابی تۆ دەیەوێت لەو چای تێپەڕی و منتیقی خەریفانی و سرێشمێ ئەو لە طبعا ئەو منتیقانەش برێم هەودیان و کەسی کێشە سەری هاتی مسلمانە مسلمانە ئەوەی کێشەی بەسەرات یەک تا خەزەلامە چەکدارە متمانێ بەخۆنا کە بەگەری علی بەگدابچی لەبەرەوەی ناحەزێ و لەوێ ڕیانە لێ گرتێ و ئاگادارن دەیەوێت لێرە ڕێ بگۆڕیەوە دەرباز بن لێرەش باوڕی و متمانەی بە کەسی مسلمان ناکە دەچیتە ناو گوندی مەسیحیا گوندی مەسیحیا ڕدێنسی پێشان هەبوو مام ڕوحانیانە گوتی مام ڕوحانە لە سەردەمی جەیشی لیوی زافتش بووە و چەکشانە وەختی تەسری هەبوون چەکی خۆشانە هۆ تفەنجان هێنابوو هەبوونەوەن دەچی دەرێ لە دەرکەیەدا سعات دەوری دەی شەوێ دەرێ ڕوحانە ئەمن فرانکەسم دەری دەمەوێ هەندێک ئیسراحەت کەم هەم ماندیم و هەم برسیشم هەم بتمانەشم یە بسمە چمارە مسلمان دەرێتێ فلان وەرە دانیشە ئەیبەتە ژۆرێ نان و جێ و ڕێل و تەرتیبەکە دەرێ نانم خۆی ئیسراحەت بکە و بنوە ئەویش بەخۆ بە تفەنگا خۆ لەسەر کورسەشێ لە پێش دەرکەی دادەنیشی بەس دەرێ ڕوحانە وەختی مەلای سبیانێ بانگدا بانگم کە با من نوێژێ بکەم و بڕۆم لۆ ڕۆژهەراتی دەبێ من لە خەریفانێ بم سبینێ وەختی مەلا بانگەدە ڕوحانە بانجێکە مەسینە ئاوەکو و بەرمارە و تشانجلو ئامادەکە دەرێ هەرستە نوێژێ بکە وەڵام نوێژێکە ئیدی دەرێ جاوەرە با بڕۆین لەگەرش دێم جانتە هەبوو جانتە تەبان هەموو ئەوزیتە ئەو جانتە ئەو شتەیەوی لە نەک دیبلۆماسیەکان ئەوی لە پشتێرەدەن پێشمەرگەی شۆڕشە ئەیلولی ئەوی لە مو خوری و سیوا دەستکرا جانتایەکی ئامادە کردێ نان و پێخۆر و ینی پەنیر و ئەو شتانە سەفەرێ هەموو هەتا باسی ئەوەشی کرد کابرا خزمەشی چی منەوە ئیلو من جێڕای و باسی ئەوەش گوتی توتنە و پەرەجغەرە و بەردەسەر خشتێکی کچکۆکەی سەرخی ئەو وەختی ئیشی پێدەکەی بەردەسەر خشی لۆدانا بوو هەتا ناوخەدی ئەو چای سەرەوە سەرەوە لەگەری دەڕۆ جانتای بەخۆوەرەگری ئەو جا جانتای دەدێتێ دەرێ بڕۆ ئەوە جانتا و ئەوەش سلاحی تفەنگێت و بڕۆ خواحافظ یعنی جا متمانن لە بینی مە و مەسیحی هەتا ئەو حەدەی کە کابرا لە ڕوحاخۆ لە ژیانە خۆی تەمین نەبوو باوەڕی پە مسلمانێکی خزمی خۆ نەکرد باوەڕی پە مەسیحێکی گوندی هاودیانەی کرا تەنانەت ئاستێ vê متمانێ و ئاستێ vê خوشەویستیە و vê birayîniyê گەشتیە ڕادەیەکی ئلهاودیان کە مسلمان عرضێ خۆ پێشکەشی مەسیحیا بکەتن کەنیسە خور سەر ئاوا بکات هەمان دەمدا مەسیحیان ژی پارچە عەردی خۆدا مسلمانە کە مزگەفتە ئەوە شڕوویدا ئەوە شڕوویە تەبانەوان کە ئەو مەسیحیانە ئینگلیزە هینایە ئێرە لەوە معلوماتی زەنابیشت چ گوندەك خۆشە
لەویان دانان مەسەلەن هەودیان گوندەکی خۆش و کەشاوەرزی و جێ زراعەت دیانە هەروەها حریر و باتاس هەروها چێن واریداتی هەبوو زراعەتی لێ دەکرا لەو جیانە ئەم نیشەجێکردن یەک لەو جیانە هەودیان ئینگلیز دەست نیشانکردن مام سەلیم ئاغای ڕەحمەتی عەردی خۆی دانەوان تەبەڕعێ کرد گوندیان لەسەر دەست کرد باخچیان لەسەر دەستکردن برێم گەنم و جۆ و شیناتی و شتیوان لەسەر بەرهەمتینا لۆ خۆیان هاوکار بوون یعنی پێکڤە ژیان ئەلڤێرە نەک قسەیە و نەک دروشمە بەڵکو تشتێکی کرداریە عملیە بە کاتی خۆشەمە گەنج بووین شایی نەکرد ئەوانی لە شاعر ئەمە پێ شاعر لە شایانە بوو دەیگو مارێک لە سۆرایەک لە بادینە شایەک دەگەڕێ لە هەر سێ دینە یعنی لە سێ دینە چونکو زووشی لێر هەبووی کاک محمود کەساتیەک بەرچاوە ئەت گوندێ هاودیاندا ئەو بەحث لە هەند سروشت و سەرهاتی و هەفسوزیەت کرد ئەت ناوبەرە کەسێن جیاواز ئەت ئاین و نەتەوەیە خوادا طبعا هاودیان لە ئەدیانەکان هاتیە هاودیان هاودین حەفدیان ئەو ناوانە هەموو لە ئەدیانە ڕاتنە چونکە لە هەموو کاتەکان تەنها مسلمانی نەبووە ئەدیانەکانی کەش لێرە هەبوونە بەحسەوی چەندی تێکردن کە بێژن مسلمان و مەسیحی هەفڕە کار و کریارên wan pêkvene bû nimûne bax û bîstaniye yan mesela zîraete her tiştekê dîtir kar û kesabetek eb hefra dikin bêk û kesek bizanîtin aynivî kesey çi ye û çi niye برا مسیحیت ما هەودیانێ طبعا لە ئاینەوە با دەست پێ بکەین زۆر ڕێزیان لە ئاینی ئیسلام گرتیە بەێ وەکو چ تشتێک بوو نمونە کە هەموو مانگت ڕەمەزانێ ئەمە لێرانە طبعا مسلمان هەموو ڕۆژیت بن برا مەسیحیتمە هیچ ینی دیاربوونیان نییە لەو فترە زەمانی لەو سی ڕۆژەی کە ئەوان برێن ڕەمەزان نییە لۆما یان ئەمە خواردن و خواردنەوەی ئەخۆینەوە مستحیلە هەمان دەمدا مسلمانژی بەرامبەر پیرروزدا زەبت ئەمەش زۆر ڕێز لە ئاینێوان مەسیحی گرتیە زۆر ڕێزین لێگرتینە هیچ دیار نەبووە لەو ڕۆژەی کەەوە مەسەن ڕۆژێ یان شەوێ ئەمە بچین ئازیاوا بکرێت یان ئەوانیان بە عکسەوە ئێمە کردبیتن نەبووە خواردنەوە ئێوان هەموو نهێنی بووە وەکو مسلمانە پێوە دیار نەبوو ئەو مەسیحیان مسلمان سروشتێک گوندە وەسایە کە شەفبێریۆ گەلێک بنە سەری بۆ نمونە چنە ماڵێت هەفتوو سەعبەتات گەلێککەن هەندێکی یاری و گەمە هەنت گەل ئێکتردکەن ئایا ناوبەرە مسلمان مەسیحیدا هێلێرە ئەمە ینی هیچ جیاوازیەک بوونێک لە بینی مەسیحی و مسلمانە نییە پێک و هاو بەشین لە هەموو خۆشی و نەخۆشیت ئەو گوندەی ئەو خۆشیەی کە مەسەن بووکێک بووە حەفلێک بووە ینی یان گەشتێک بووە بۆ دەرێ ئەمە پێکوەچوونە پێکوەچوونە هەندێک ئەوان هەندێک عادات تەقالیدی خۆیانە ئەمە شێخۆنە بەڵام پێکەوە هاو بەشین کردنە لەو گەشتێ لەو حەفلەی لەو یا مناسب بەشی بوو گواستنەوە ئەوانە گەلێک جۆر هاتیە بە حەزکردن کە خوشک و برۆین مەسیحیژی بەشدار بووینەت ناوە شۆڕشاندا ئایا مەسیحیین وی گوندەی چەند خەمخۆرت نیشتیمانی خوبینە ئەس بەحسێ گوڵانێکم کەس بخۆ پێشمەرگی شۆڕشە گوڵانێمە برایەت مەسیحێت ئێمە ئەم پێکوە ئاوارە ئیرانە بووین لە ساڵی هەشتەیە لە هەفتەیە تا هەشتەیە تا ئینتیفازێ لە ساڵی هەشتەیە ئەم پێکوە پێشمەرگە بوون بەرامبەر دوژمن ڕاوەستاینە برا مەسیحی دەگەمە هاوبەش بوونە پێشمەرگە بوونە لە کورداتی لە شۆڕشە گوڵان کاک محمودش ڕووی هەماهەنگی وش ڕووی هەفکاریات ناوە جڤاکیدا چەند ئەف هەفکاریەت هێتا دیتن ناوە گوندی هاودیاندا ناوبەرە مسلمان و مەسیحیاندا ئەمە و مەسیحی پێکوە لێرانە تەبەن باو و باپیرێن ئەمە پێکوە گەورە بووینە لە ڕووی فەلاحەتی و پەیداکردنە بژێوە ژیانە خۆیە یا ڕۆژانە پێکوە بەشدار بووینە پێکەوە فەلاحەتیان ناکردی پێکەوە ینی چوونە بۆ بژێوە ژیان پەیداکردنی هەر ئایلەکی مەسیحی دەگە ئایلێکی مسلمانە دەمز بووینە ینی پشێوەکی دیاریکراوە
ليلي دايش ما دردو كل دنياي همو بنا فرامي ام بونكو چربون ربن بلابون لدنياي افدل من صوتي ضايي حليا ضايي نمو حالي من افدل من صوتي ضايي حليا ضايي نمو حالي من ام ليرة مسلمان ومسيحي بيك ودجين فرق زداينا وبين مدانينا ام وكي مسلمان ريزيل ديني واند جرين او وكي مسيحي ريزيل ديني ما جرين قالك جرو ام بينين مثلا هندك جهنا مسلمان ومسيحيون اينين ديتر بيك ودجين بس رانج هندك جور بيجين جراكتون ليك جدونا بس نوف ايك جوندون نوف ايك دافردو بس جوندي هاوديان جيوازيه كو ديتر هي او جي اوا مالين وان بيك فن يعني ديورين وان تقال ايكنو جيرون ايكدونا وكاس هست بينو كتنوا مسلمان ومسيحيين نعم الهاوديان فرق زداينين نو بينما چونك انه كما تازيك هبيتن او تن سردنامت كان يعني سر خوشي خول مت كان ها خميا خود در باشه مدویت تو بما اموجي بدا نمونه که زیندیت نووا وی گنده دا اف نمونه واقعی کتواری وار پیک وجیان دا چه تشتک هی بما بحث بکی خود لیرا بونو من القطاب خاني ام هم طلبت مسلمان هم مسيحيين ما مستعد هم مسلمان مسيحيين يعني فرق زداينا بين مدان يعني درسيت خو خينين روجانيت خو بيك ود بين سري جيانا خو بيك ود كاين بفرق زداد ایک لشانازیین گلی کرد او دما هر جهه که ناوا هرما کردستان دام چین دبینین کو روشا پیک و جیان الویره گلک جوانی تیتا دیتن ابرو اتناوا برنامه پیک و جیان الگند هاودیان مدید که پیک و جیان گلک جوان هیا اتناف برا خوشکو براین مسلمانو خوشکو براین مسیحیو بشکل ازدیاجی الوی گنده جیان ویرا دینگو هیلین جر چاودریا خدای مزون و دلوان بمینم خیر و شاد